یەک جوانکەچین شنگاڵی خەڵکی کۆچۆک و کاری بوو بژیراتیا خوا و دوو کەسێن دیژی ڕزگار بکە بازی جەزا نها ڕاستەوخوا ئەڵمانیا بسکایپێ دگەلمەیە بازی تچاوانێ سیڤیدارم باش بی بیرێوەریە بەری 3 ساڵان ئەلسەی مەهاهشت تتکاری یەنخوای نەخۆش دگەلمە پارڤە بکەین. ئەس وەکە کەچەکەکەش دەستی داعش هاتیم ئەوە 3 ساڵاش دەستیوان خەلاص بوویم ئیرۆ ئەزەل ئەلمانیایمە بڕاستی ئەس بینم گەلێکی باشەشمەرە ئەزل ئەلمانیا بم و ئەف کەچە دیژی وەکەمت کە هاتین و لێ دەرز بینم یعنی گەلک باشە و گەلک مساعدەشمەڕە هاتیەکردن بەس خەڵکێمای دیژی مەدوێ خەڵکێمای دیژی وەکە ئەما وسا هات باێ دەرێ ومتبینن گەلێکی دیژی دەستیوان دەینە خەلاص نەبووینەش دەستیوان. بەێ بازی متخواست تبێژی من وێ ڕۆژێ چ بوو تو ڕۆژا 3 تو لە شنگالێ بوو تو لە کۆچۆ بووی چ بیراتە تێ چ بوو تکاری بوو کورتیشمەر بێژی بەێ ڕۆژە 3 ئەمل ماڵەخوا بوونمە شتێک نزانی جارێکی دەنگی تەلقا هات و عالەمی تەلەفۆنامە کرمان نزانی گوتن داعش هاتیە شنگالێ ئەم دەرن پێ حسیان پشتینگێ مانیکاریە مش کۆچۆ دەرکەوێن ئەم پێ حسیان هەکە هەنێک ماڵش کۆچۆ دەرکەتن هات نەکوشتێن و هات نەگرتن کەچ دوان هات نەڕەڤاندێن مەنەویرام دەرکەوێن مەگوت بەلکی ماژی برەڤینن بەلکی زلامت مەژی وێ کوژن مەنیکاریم دەرکەوێن ئەمل کۆچۆ دەمان بەس مە گەلک تشتی پیس بەهیست مەدیت عالەمت کوژن مەدیت بژنە عالەمی سەردینێ خوار هەرن ینی بازی ئەتزانم ینی ئەو داعشی تو لە جەمووی بووی ئەمریکی بوو نەها پشتی 3 ساڵە و تو ڕزگار بووی تچت بێژی ئەمریکیا تچت بێژی جیهانێ ئەس شتێ ئەس بشمە ئەمریکا ئەوە ساڵە 2015 ئەس هاتمە ڕزگارکردنش دەستیوان و ئەس هاتمە ئەمریکاژی ئەس چوومە کۆنگرس پێیفتم چوومە ئۆمەم المتحیدە من بەحسگیر و من گوتەوان ئەزل باەکی ئەمریکی بووم و من وسات دیت و یعنی پراستی وان گەلێکی چیکامکردن و گەلێکی کێفاوان هاتی دەکە ئەس چوومەوەی دەرێ بەس هەتان هەژی من نەدیت یعنی نەجارەکە دی یەکژی سەرە پەیفت نەجارەکە دی یەکیژی گوت کا تلباکی ئەمریکی بووی چلۆ بوو یعنی گەلێکی بزەحمەت بوو بڕاستی وەختی ئەس بێمەوەی دەرێ و باوان مگوتە خۆ مگوت وەختی ئەس هاتمە ئەمریکا و من بەحساوی کرد مگوت ئەزەلباکی ئەمریکی بووم و ئەمریکا نێفداعش دەبوو ئەوەی ئەمریکی وسا مگوت بەلکی ئەمریکا ژیوە ڕابێ سەرخۆی مساعدەکەمەکە وێ بژێ وساکێر نایت چی نابێت ئەو مساعدە وێ چ بە نەوەی مساعدەی بە کوت بخوازیش ئەمریکیان ڕاستی مساعدامش ئەمریکا خواست یعنی ڤانکە چوژنێت مەدیل دەستێواندە خەلاص بکەن ڕزگار بکەن ئەو هەکە ئەوسا ژینەیە مەتخواست یعنی وەکەم ما بنێ چلو ئەمریکا ئەلمانیا مساعدامەگیریە ئەم ئانی نەوێ دەرێ ئەف بەرنامج ڤەکردن و مساعدامەکردن و ڕاستی وەختی ئەلمانیا بەرنامجشمەرە ڤەکری ئەم بخوا حسیان کەم بخوادان بووینەکەیەک هەیەلما بپرسێ مەدوێ ئەمریکاژی یعنی وسا مساعدامەکرد بە پشتێکی وسا ئەوێت دیترت ئەفێز دێت مەدیژی گەلێکێت الکەمپادەت رەزیلن مەدوێ مساعدەکەوان وساژی کردبانە و حتان هۆژی ئەوە 3 ساڵن یعنی مەدوێم تشتێکیش زلامێت خۆزان بن ئەم نزان یعنی هەستێت مەڵقادێنە هەتان هۆژی یەکل سەرە نەپەیفتێ نەگوتیا کا ئەم هەستی دوان دەرێخێن مۆسادیم هیڤێن ئەم تشتێکیش خۆ نزان نەتمرینە نەتساغن بازێ ئەسیڤیدارم گشت ساغ بن و ونوانە ببینن بسلامەتی ڤەگەڕن بازی جزا ژێ ئەڵمانیا دگەلمە بوو ڕاستەوخوا لەسەر کارەساتە سێم بیرەوەریە کارەساتە شنگالێ